نێجیریا گەورەترین بەرهەمێنی نەوت و وڵاتێکی برسی. حکوومەتی نێجیریا نەوت وەک گەورەترین سەرچاوەی داهات بەکاردێنێت کە گەورەترین بەرهەمێنی نەوتە لە ئەفریقا، بەڵام خەڵکەکەی خەریکە لە برسان دەمرن. زێڕونەوت دووەم گەورەترین دەستکەوتی نێجیریایە کە زەلهێزەکەی دەسەلمێنێت، بەڵام بۆچی ناتوانێت پشتی پێ ببەسێت؟ چی لەو هەموو سامانە دێت لەو وڵاتەدا؟ نێجیریا بە ئەفریقای زەبەلاح ناسراوە، بەهۆی ئەوەی گەورەترین ژمارەی دانیشتوان و بەهێزترین ئابووری هەیە، هەروەها گەشەسەندری خێرای لە بوارەکانی بازرگانی وزە و کانزا و زێڕ و پیشەسازی و کشتوکاڵ هەیە. لەگەڵ ئەوەشدا زۆرترین هەناردەی کاکاو و ڕۆنی دارخورمای هەیە. جگەلەوەی گەورەترین فیلمی پیشەسازی و خانووی مۆدێرن و مۆسیقای هەیە. لە نێجیریا چینێکی کەمی زۆر دەوڵەمەند کە پاڵاوگەی نەوتیان هەیە بەرامبەر چینێکی زۆر هەژار کە داهاتی ڕۆژانەیان کەمتر لە $2 ژیان دەکەن. بەپێی داتاجیانەکان بۆ هەژاری نێجیریا 90 ملیۆن هاوڵاتی تێدا دەژی، بەڵام زیاتر لە 48% دانیشتوانەکەی لەژێر هێڵی هەژاریەوەن. نەوت لە نێجیریا لە 75% داهاتەکەی پێک دەهێنێت. نێجیریا ڕوبەڕووی قەیرانێکی قوڵ بوویەوە دوای ساڵی 2014 و دابەزینی نرخی نەوت، بەڵام هێشتاش دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دەیانوێت بەشێکی زۆری نەوتەکە بە خەڵک دەدرێت. نێجیریا غەرقی گەندەڵی و بەرتیل و دزی بۆتەوە لەلایەن دەسەڵاتداران و کاربەدەستانی حکوومەتەوە. بۆ نمونە ساڵی 2016 ئاشکرا بوو $16 ملیۆن داهاتی نەوتی هەناردەی نوێ دیار نەما. حکوومەتی ئەو وڵاتەش دەیوێت پارەکە بۆ خەزێنەی نەتەوەیی دانراوە، بەڵام لە ڕاستیدا نەپارەکە لە خەزێنەی نەتەوەیی دانرا نەدیاریشما. لە سەرەتای ساڵی 2019 22 ملیۆن بەرمیل نەوت دزراو لە بازاڕی ڕەشدا فرۆشایەوە. نەک ئەوە، بەڵکو ساڵانە بە شێوەیەکی ئاسایی سەردێڕی هەواڵەکانی ئەو وڵاتە پەڕە لە ڕووداوی لەو جۆرە کە ملیۆنان دۆلاری تەنها پارەی نەوت دیار نامێنن. جۆرێکی تری پارەونبۆکان لە ڕێگەی باجەوە. کۆمپانیەکانی نەوتی نێودەوڵەتی وا دانراون کە باجیان لەسرە بۆ ئەوەی خەزێنەی نەتەوەیی قازانج بکات، بەڵام بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان ئاشکرا بووە کۆمپانیەکان فێڵ لە پێدانی بازدا دەکەن. بەم جۆرە یەکەم، کۆمپانیەکان بە دوو هەنگاو نەوتەکە دەفرۆشن. هەنگاوی یەکەم بۆ ئەوەی باجی کەم بدەن، فرۆشتنی نەوتی نێجیریا بە نرخێکی کەمتر دادنێن بۆ ئەوەی کڕیاری دووەمی هەبێت. دواتر بەڕە زۆرەکەی نەوتەکە دەفرۆشێت بە کڕیاری دووەم بە نرخێکی زۆر زیاتر لەوەی یەکەم. دووهەم، بەپێی یاسا لە نێجیریا کۆمپانیەکان ئەتوانن خەرجیەکانیان لە ناو خۆدا بکەن بەبێ لێپرسینەوە لە سەرچاوەی داهات و خەرجیەکە. سێهەم، لە سەرەتادا بە قەبارەیەکی زۆر نەوت بەرهەم دێنن، دواتر پارەی نەوتە گشتیەکان ون دەکەن لە ڕێگەی باجوەرگرەکان و قەرزە تاریکەکان و دواتریش ئەدزرێن. لە زەریای ئەتڵەس مامەڵەی نەوت لەگەڵ کڕیارەکانی ئەفریقا و وەرئاوای ئەفریقا و ئەمریکای لاتین دەکەن، هاوشێوەی کڕیارەکانی کیشوەری ئاسیا. لە زەریای ئەتڵەسیدا تەنانەت زمانی نێجیری بەکاردەهێنرێت. بۆ نمونە دەستەواژەیەکی نێجیری بەکاردێت بە ناوی چێکی نەتەوەیی، واتە نەوت پارەیە. هاوڵاتیانی ئەو وڵاتە دەیانەوێت حکوومەت چاکسازی بکات، بەڵام ڕووداوەکان بەردەوام و هیچ چاکسازیەکی حکوومەتیش چارەسەری دۆخی نێجیریای نەکردووە، کە جگە لە خاوەن پاڵاوگە نەوتیەکان و حکوومەت هیچ هاوڵاتێکی نێجیری سوودی لە چێکی نەتەوەیی نەبینیوە.